ئەمڕۆ لە کەلار هەموو لایەنە سیاسیەکانی تایبەت بە هەڵبژاردننی پارێزگای سەلاحەددین کۆبووینەوە لە کۆبوونەوەکەدا لەسەر ڕۆشنایی کۆبوونەوەی سەرکردایەتی هەموو حزبە سیاسیەکان تایبەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان گفتوگۆمان کرد و لە گفتوگۆکەدا بە گیانێکی برایانە و کوردانە گەیشتنە ڕێکەوتن سەبارەت بە بەشداریمان لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای سەلاحەددین کە تایبەتە بە سنوورەکەی ئێمە و لە ڕێکەوتنەکەدا ڕێکەوتین هەموو لایەک بە لەبەرچاوگرتنی تایبەتمەندی پارێزگای سەلاحەددین هەموو لایەنە سیاسیەکان پێکەوە بە یەک کاندید بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای سەلاحەددین بکەین و لەگەڵ لیستێکی پارێزگای سەلاحەددین ڕێ بکەوین بۆ ئەوەی بتوانین نوێنەری کاندیدی هاوپەیمانی کوردستانی لە پارێزگای سەلاحەددین سەرکەوتوو بێ و هەمومان کۆک بووین لەسەر ئەوەی لیژنەیەک پێک بێنین بۆ ئەوەی دانوستان بکە لەگەڵ لیستەکانی پارێزگای سەلاحەددین بۆ ئەوەی بتوانین بەشداری لە لیستێک بکەین کە سەرکەوتنی نوێنەری کورد لە پارێزگای سەلاحەددین مسۆگەر بکەین